سەختی شاخ و ڕەز و باخەکان لە هەورامان هۆکارە بۆ کێڵانیان پەنا ببرێتە بەر بەکارهێنانی گاجوود. نەریمان حەمە ساڵح زیاتر لە نیو سەدەیە سەرقاڵی ئەم پیشەیەیە. ئەو دەڵێت لە باوکو و باپیرانەوە پیشەکەی بۆ ماوەتەوە. ئێستا لە هەموو هەورامانیشدا تەنها جووتە گاکەی ئەو هەیە بتوانێت باخ و ڕەسەکانی هەورامان بکێڵێت. من زیاتر لە 50 ساڵە خەریکی ئەم میشەم ئیشەکەم بە باخکێڵان و گەنمکردن و تووتن و زیاتر هەتا ئێستا مێ و ئەوانە ئەیکێڵم 50 زیاتریشە تا ئێستا هەر خەریکم بەدەوام لەسەر ئەم میشە ڕۆژانە 8 ساعت 7 ساعت 5 ساعت 3 ساعت ئیشەکەم هەمووی دەکانی هەورامان نەگەڕێم لە خارگەڵانەوە تا بچێتە گوڵپ و دەرێمەڕ و سەرگەت و ئەوانە تا بەڵخۆ تەوێڵەی شەڕۆ تا بەدەم چەمیدا ئەدەکانی هەنگەمەش ڕۆشتم دوێ ئەڵغامێکیشم پیا تەقیگاکانی کوشت بەس من گاجووتم ئەیە گاجوود نییە لەم منتیقاسە گاجوود نەماوە بەز من ماوە ناشار خەڵک ناشار بە گاجوود ئەس بکێڵێ باخ بکێڵێ و ڕزەمێ و بکێڵێ ئەمانێت بێت بە گاجوود بیکێڵێ هۆکارەکەی ئەوەیە تراکتۆر و جادەمانی و ڕێگەبان نییە کە بچێتە سەر ئەو شوێنە ئەوی شە بکە شوێنەکەش لێژایە بۆ شتیتر ناشێ هەر بێت بە گاجوود بیکێڵی. وەڵام پیشە لە باوکم لە باوام ماوەتەوە بۆ باوکم باوک شماوەتەوە بۆ من من بڵێم 100 ساڵ زیاتریش ئەم ئیشە ئەم کراوە لە پێشەوە تا گەشتۆرە دەستی من گەشتۆرە دەستی من ئێستا من تا ئێستا هەر خەریکم دوای بارکردن داکردنی دەکەمان هەم هەڵم داوەتەوە لەسەر ئیشی خۆم ئەم کەنتورە کوێر بێتەوە و ئاسەواری نەمێنێ زینم کردووەتەوە. بەێ بەر کەس ئەوە تەحەملەی نییە ئەو ئیسا و شە بکە ئەوانەیە بڵێم ڕەفێقەکانی من تااقەتەوەیان نیێوە لێشی نازانن ئەوێ شارەزیسانی شارەزا و تەحەملداری شێوێ ئەوی شە بکە کەس نیێسە وەڵام مەمنونە بەمە کەسێکە یارمەتی ما سەعاتێ نووس ئایشم لەگەڵا بکە نییە. سەرباری پێشکەوتنی زانست و تەکنەلۆژیا بەڵام هێشتا ڕەنگە بەکارهێنانی ئامێرە نوێیەکانی کێڵانی زەوی بۆ ناوچە سەختەکانی هەورامان شیاو نەبێت. زەوی و باخ و ڕاستکێڵان لە هەورامان لە ناوەڕاستی مانگی پاییزەوە تا دووە مانگی بەهار بەردەوامی دەبێت. نەریمان لە ماوەیە و چەند مانگەدا گوند بە گوندی هەورامان دەگەڕێت زەوی و باخەکانیان بۆ دەکێڵێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەورام.